ئەمڕۆ کاک نەبیل قسە ئەکا لەسەر ئەو قەیرانانەی کە ئەمڕۆ لەسەر سەرچاوەکانی ئاو هەن لە هەرێمی کوردستانە. هەڵبەت کاک نەبیل مێژوویەکی درێژی هەیە لە کارکردن لەگەڵ ڕێکخراوی پارێزەرانی ئاوی عێراق، بڵین بەڕێوەبەری ئەو ڕێکخراوەیە، بەڕێوەبەری پارێزەرانی ئاوی عێراقی کوردستانە. لە ساڵ 1996 کوردستانی بەجێهێشت بۆ ماوەی 4 ساڵ بە پێڕۆژ تا گەیشتە ئەوروپا و لەوێ بوو بە ئەکتەر و چالاکوان بۆ مافی پەنابەران کاری کرد. لە ساڵی 2007 کاتێکە ئەگەڕێتەوە بۆ عێراق، ئەگەڕێتەوە بۆ کوردستان، سەیری ئەو دۆخە ژینگەیەکە کە لێرە ئەگوزەرێ، سەیری دۆخی ئاو هەوا و خاک و ڕەگەزەکانی سروشت ئەکا، بڕیاری مانەوە ئەیە، بڕیارەیە لێرە کار بکە. تا ئێستاش لەگەڵ بەڵێن وەکو بەڕێوەبەری ڕێکخراوی پارێزەرانی ئاوی عێراق سلێمانی یان با بڵێن کوردستان کار ئەکات و لە کار و پرۆژەکانیان بەردەوامە. سەرەتا کاک نەبیل بابەتەکەی خۆی پێشکەشەکە، دواتر ئەگەر ئێمە هەر پرسیارێک سەرنجێکمان هەبێ لێ ئەکەین، مەبەستم خۆمە. دوای ئەوەی کە بابەتەکە تەواو بوو ئەگەڕێمەوە لای بەڕێستان، ئێوە لە کاتی ئەوەی کە کاک نەبیل ئەو بابەتە پێشکەشەکە ئەتوانن سەرنج و تێبینیەکانی خۆتان بنووسن، بە تایبەت کە پەیوەندی بەم بابەتەوە هەبێ کە کاک نەبیل ئەمڕۆ قسەی لەسەرەکە. چکە من دڵنیام کە ئێستا هەر یەکێک لە ئێمە ئەتوانین سەعاتێک 2 سەعات لەسەر ئەو وێرانکاری و دەستدرێژی و پێشێلکاریانە قسە بکەین کە ئەمڕۆ لەسەر ڕەگەزەکانی سروشت و ژینگە هەیە و بۆ بە بابەتی ڕۆژەف خۆبەخشانە. بۆیە سوپاسدانەکەم ئەو پرسیار و سەرنجانەی هەتانە پەیوەندیدار بێ بە بابەتەکەی کاک نەبیلەوە. زۆر سوپاس، بفەرمون کاک نەبیل. زۆر سوپاس هەڵستن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەم دەرفەتە بەڕاستی لە کاتی خۆیەتی، چکە یەکێک لەو کارەساتانەی لە دوای نەوەکانەوە بڕاستی من درکم پێ کردووە. مۆزوعی ژینگە بەڕاستی زۆر جان ئەلۆ ئێستا تاوان ڕێکخراوەکەی ئێمە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ڕێکخراوەکەی ئێمە سێ ئامانجمان هەیە. پارێزەرانی ئاوی کوردستان و عێراق سەرەتا بە پاراستی سەرچاو ئاوەکانی بەشی سەرەوەی ڕووباری دیجلە دەستمان پێکرد، بە دوای گۆڕیمان بۆ پارێزەرانی ئاوی کوردستان و عێراق و هیواشمان ئەو بوو کە بڵێن چاودێریکەر و حرەسی تر دروستکەین بۆ ئاوەکان. پارێزەری ئاو چیە؟ ئاو دەنگی هەیە بەڵام ناتوانێت هاوار کات، بڵێ وام لێ مەکەن. اینجا ئێمە ئەو هاوارە بۆ ئاوەکە ئەەکەین. بڕاستی ئێمە دەنگێک دروست دەکەین بۆ ئاو. لەسەر تاسەری جیهانە تقریبا 355 حرەسی ئاوین لە 45 وڵاتە بوونمان هەیە. تقریبا لە نەوەکانەوە بەڕەسمی لە ئەمریکا وەکو ڕێکخراو ئیش ئەەکەن، بە دوای کە ئیشی باش ئەەکەن بە گلۆبڵ، ینی حرەکەکە ئەەکەن بە حرەکەیکی گلۆبڵی. عەفو، زۆر باش. ئەم بزوتنەوەی لە دوای پیسبوونی ڕووباری هەدسن ڕێڤە لە نیویۆرک، ڕۆبەرت ئەف کەنەدی کە وەکو کەسێکی قانونی کە تەخەروجەکات لەگەڵ ماسیگرێکی دادرا دائنیشێت، ماسیگرەکە مەحاناتی خۆی بە باسەکە، باسی هەفتاکانەکەی ئەڵەت ماسیەکان شیان نەماون بۆ خواردن و کە ئەیانگرین پێستی ماسیەکان نەخۆشیشان توش بوو. ئەڵێ هیچیە سەبەبەکە؟ ئەڵێ هەموو مەعاملانەیە کە لە قەراغ ئاوەکە ڕەچاوی پاشەڕۆکانیان ناکەن و پاشماوەکانیان دەچێتەوە سەر ڕووبارەکە. بە ڕاستەوخۆیی ئاوەکە لە چەنایەتی و لە جۆرایەتیش گۆڕاوە ماسیەکانی شیاو نین بۆ خواردن و بۆ مەلەکردنی شیاونیە، کە ئەم سێ خاڵە زۆر گرنگە ئەبێ بەدی بکرێت لە ئاوی شیرین. کە من ماڵ بوو لە ئاوی سەرچنارە ئەو سێ خاڵە بەدیەکرا، شیاو بوو بۆ مەلەکردن، ئێمە لێوە فێری مەلە بوون، بۆ ماسیگرتن و ماسیەکەشی ئەخورا، بۆ خواردنەوەش ئەو ئاوانە و کانیاوانی کە هاتەوە سەر ئاوەکە ئەمان زانی لەکوێ شیاو بوو بۆ خواردنەوە. یەک کێشەمان نەبوو، ینی تۆ توانی هەموو ڕۆژەکە لە چەمەکەی قلیاسان و کەنەکەەوە ئەو چەمانی کە لە دەرەوەی شاری سلێمانی بووم بەدەستەر ناو شار ئەستا ئێستا هەرموویشی کوێر بوو تۆ هەر دیار نەماوە. اینجا بەڕاستی پارێزەرانی ئاوی یونایتد ستیت لە ئەمریکا کە ئیشی باش ئەەکەن، حرەکەکە بزوتنەوەکە ئەەکەن بە بزوتنەوەیشی بڵێن گلۆبڵ، حرەسی تر دروستەکە. لەسەر لە 45 وڵاتە ئێمە بڵێن وەکو
ڕەبتمان هەیە هەمومان بەیەکەوە بەڵام ڕەبتەکە ڕەبتێکی نێودەوڵەتیە ئەوە نیە فەند و شتە بکەن بەس وەکو ڕیجستەر ئێمە هەمومان ڕەبتین بەیەکەوە بۆ نمونە ئێستا ئەو 350 حرەتی ئاوە مۆزوعی تانجەرۆ ئەزانن چییە بۆ زەرەزەی بچووک ئەو بەنداوانی تووشیا لێران دروستێکا بۆ نمونە کە گەورەترین کارەساتی خۆکەن ئەجا بۆیە بەڕاستی ئێمە من بە گرنگ مەزانی ئەم پرۆگرامە لێرە دامەزرێنین کاتی خۆی لەگەڵ یەک دوو برادرا ئیشمانە کرد من بە خۆبەخشی ئەم برنە سروشت و ئەچونە دەرەوە ئیتر باسی ئەومان کرد چۆن بتوانین من چیرۆکی مناڵی خۆمم بۆ جێڕام کە چۆن لە ڕووباری سەرچنارا بەڵام کرد و ماسیمان گرت و هەموو ڕۆژەکەمان لێو بردوتە سەر و باسی پێشمەرگەم بۆ کردین کە چۆن لە نەوەکە لە هەشتاکانە خەتی پێشمەرگە بووە لە هەنارانی سەر و لە مێرگەپانە و لەو مەنتقەوە هاتنە خوارەوانە بە چەندی قلیاسانەکانی کوردە و کالیسپیکەوە هاتنە شەکرەکە لە معمەلی شەکر لێ من بیرینە مناڵ بووم بەو چەمایە هاتن سلێمانی تا حەدێک لێەوە تەواو بوو ئەو چەمە بۆ من دارستان بوو بۆ من هەموو شتێکی تیا بوو ینی خەوەکانی من هەموو ئەگەڕایەوە بۆ ئەوێ بەڵام بەداخەوە لە دوای نەوەکان لە دوای 2000 و ئەوانەوەی تر من بەڕاستی ئەمیست بزانم ڕۆخی ڕووبارەکانمان چۆنە و دووشت هەبووە باید بمبینێتەوە ئەوش فامیلیەکە ئایلەکەم و بڵێن خانەوادەکەم و ئەو ڕووبارە بوو بەس بەداخەوە ڕووبارەکە زۆر کارەسات بوو جا بۆیە بەڕاستی ئێمە بە گرنگ مازانی چۆن بتوانین باسی ئەمە بکەین کە باسمە کرد بۆ برادران گوتیان نەتوانین ڕسمی ئەو ڕووبارەمان بۆ بێنی کاتی خۆی چۆن بوو ئیتر بوو کۆمەڵ ڕسممان هێنا و ئیتر بیرمان لەوە کردو چۆن بتوانین ئەم پرۆگرامە لێرە دامەزرێنین سەرەتا بە پرۆگرام دەستمان پێکرد لە 2014 بووین بە ڕێکخراو ئیشی ڕێکخراوەکەی ئێمەش کە ئەوی خۆم زۆر حەزم لێیەتی مەدەنیە نەچیتە دەرەوانێ بۆ نمونە چاودێری ڕووبارەکانەکەی بۆ نمونە زەی بچووک بەوە دەستمان پێکرد چۆن کاریگەریەکانی زەی بچووک سەر ڕووباری زەی بچووک دەستنیشان بکەین لە 2010 دەستمان پێکرد تقریبا لە 2012 کۆتایی پێ هاو ئەو توێژینەوە توێژینەوەکەش زیاتر دەستنیشانکردنی هەموو کاریگەریەکان و لە کۆتاییدا ئەو کاریگەری کە زۆر زۆر کاریگەرە لەسەر ڕووبارەکانمان چۆن بتوانین دەستنیشانی بکەین لە کۆی کاریگەریەکی زۆر زۆر ئێمە پرۆگرامێکمان بەکارهێنا پرۆگرامەکە لە ئەخیرا تۆ بۆ نمونە ئێستا کاریگەریەکە دۆزیتەوانێ بڵێن ژمارە ئەیکە دوای لە ئەخیرا پرۆگرامەکە پێوتی کام کاریگەر لە هەمووی کاریگەرترە زیاترە و کە بڵێن ئیتر کوشندێ بۆ ئێمە لە 2012 بۆمان دەرکە و ئەو بەنداوانی کە لەسەر زەی بچووک دروست دەکرێت لەلایەن ئێرانەوە و لەلایەن خۆشمانەوە چەندە کاریگەری هەیە بۆ کۆمەڵگاکانی بەشی خوارەوە کۆمەڵگای بەشی سەرەوە ئێستا بۆ نمونە کۆمەڵگای بڵم وڵاتێکی وەکو تورکیا حساب بۆ کۆمەڵگای عێراق ناکات لە بەشی خوارەوە ئەو ئاوەکە بەنداوی لەسەر دروست دەکات و ئەو کاتە فەوزا دروست دەبێت لە سای هەشتای ئاوی عێراق لە وڵاتانی دراوسێەوە دێتە ناو عێراقەوانێ وڵاتی خۆمانەوە ئەجا بۆیە بەڕاستی ئێمە ئەو لە سای هەشتایە بە هەموو شێوێک پرۆگرامی بۆ دانراوە چۆن بربەستی لەسەر دروست بکرێ و ئەو بەنداوانە خەتەرترین و کاریگەرترین بەرچاوترین کاریگەرە لە ئێستا بەڕاستی چکە ئەنجا دوای ئەوە یەنی سەر کاریگەرەکانی کرد دووەم کاریگەر پاشماوەی هاوڵات بڵێن شار ئاوی زێرا ئەو ئاوەڕۆ ئەنجا زائیدەن غەساڵی چەولمەکانمان غەساڵی چەولم تەسەور ناکەی بەس لە وڵاتی خۆمانە من ئەمەم بینیوە ڕێک لە ناو ڕووبارەکە بڵێن دەست بە ئیشکردنەکەن بەڵێ لەبەروی تێچووی کەمە بۆ ئەوان و مەنفعەتەکەشی زیاتر ئەو قازانج و ویستی ئەوان لەبەروی لێپێچینەوە نییە چاودێری ناکرێت بۆ منە دۆنمێکی دراوەتی ئەو دە دۆنمیش بەکارێنێ کەسیبی ناکەسێتەوە من زۆر ئیشم لەگەڵا کردومەوە غەساڵی چەولمانە زۆر بە ویژدانانە ئەو مەنتیقانە کاتی خۆی بڤە بۆ دەچی لێ بوو بەس لە دوای نەوەکانەوە ئێستا بۆ منە مەنتیقەی گۆپتەپەمان هەیە ئەو ناوچەیە ئەسڵەن هەر کەسی لێ نەبووە بەڵام لە دوای نەوەکانە کە عەرزەکان دەدرێتەوە بە جوتیارەکان یاسایەکیان بۆ دانانێن بڵێن ئێوە بۆتان نییە ئەم عەرزانە بڵێن زایەکەن و بیکەن بەشتی تر بۆی زۆربەی زۆری جوتیارەکان هەر بژێوی ژیاری لە لایەش بۆ پیا کردووە هەمووشی جوتیاری ڕاستی زۆر زۆر لێ هاتوو کە کولتوری ئێمە ئەوە جوانترین بەرچاوترین کللتورە کە پیشانی بین ئێمە چین بەڵام بەداخەوە لە دوای نەوەکان و ئێمە بەعکسەوە ئیشمان لەسەر کرد ئیتر وردە جوتیارمان نەهێشت ئەو ئاو سەرچاو ئاوەکانمان بەڕاستی بە غەساڵی چەولم بۆمباران کرد جوتیارەکانی ئەوە نمونەی گۆپتەپەتان بۆ هێن ئەمە لە هەموو شوێنەکە ئەمە ڕۆیا بڕۆ منتیقەی لای
چوار قڕنە و بەشی سەرەوە لە لای کندۆڵ و قەڵاتزێ ئەو ناوە غەسالی چەولم ئەوەنەی غەسالی چەولم مەبینی لە ڕووبارەکانە هیچ کە نابینی بەڵام ئەوەی گۆڕتەپە زۆر واسها لە دوای نەوەکانەوە بۆچی جوتیارەکان عەرزەکانیان ئەفرۆشن و ئەنجاو کەسانی کە ئەشی کڕن هەمویان ئێستا خاوەنی غەسالی چەولمن دەها شەوفی و مەکارینیان هەیە و دەوڵەمەند بوون کێشەکەش لەوایە ئێمە هەتاکو ئێستا ئەمەمان وەکو کاریگەر دەستنیشان نەکردەوە بۆ یەکێک لە کارەکانی ئێمە وەکو ڕێکخراو دەستنیشانکردنی ئەو کاریگەریانەیە و پلانێکدانین چۆن بتوانین ئاکتیڤ بینین چۆن بتوانین کردارێکی جدی بنوێنین ئەم کاریگەریانەکە بکەینەوە ینی ئەمە ئێستا لە قۆناغی کاریگەری نەماین نازانین کێشەکانمان چیە ڕێکخراوەکەمان ئێستا باسی چارەسەری کێشەکان جا بۆیە بەڕاستی ئێمە وەکو ڕێکخراوی پارێزەرانی ئاوی کوردستان و عێراق لە 2014 خۆمان تۆمار کرد لە ڕێکخراوە ناحکومیەکان هەتاکو ئێستا بەردەوامبوونەکەشمان زیاتر ئێمە خۆمان خۆبەخشین بەڵام ئەگەر پرۆژەیەک بێتە ناوە ژێوی ئێمە دابین بکات ئەمە شتێکی خراپ نییە بەڵام کە نەبێت ئێمە هەر بەردەوامین یعنی خۆمان لەسەرەوە ڕاهێناوە چۆن نەوەستین یعنی هەنێک کات کە فەندیش نییە ئێمە ئاکتیڤترین یعنی ئیشی خۆمان هەرەکەین توێژینەوە هەرەکەین بۆ نمونە ڕووباری تانجەرۆ زۆر خەوێکی گەورە بوو ببورن ئەو ڤیدیۆیە بەڕاستی ئەتوانی دوایی لە وێبسایتەکە هەیە لە یوتیوب هەیە و داشی ئەنێنی بەتەواوەتی ئەوە توێژینەوەیەک بوو تقریبا دەمێ بوو لە مێژ بوو من بە تایبەتی ئەوە بوو کە چۆن بتوانین ئەو کاریگەریان ئێستا ڕووباری سەرچنە کە ڕووباری تانجەرۆی پێڵەن لە بەشی خوارەوە تا ئەچێتەوە سەر ڕووباری بڵین بوحەیرەی دووکان کاریگەریەکان چین چکە بەڕاستی بۆ من زۆر گرنگ بوو کە ئەچمە شوێنەلا توێژینەوە یان سیمینارەکەین بزانین باسی چێتون یعنی بە دەقیقی نەمان بینی بوو کاریگەریەکان چین یعنی تۆ لە هەنارانی خوار و لە هەنارانی سەر و ئێمە پێ هاتووی هەتاکو جەرگاسنەکە لە مەتقەی گەرمیانە لە دەربەنیخان هەموو کاریگەریەکانمان دەستنیشان کردووە زیاتر لە 250 کاریگەریە بەڵام لە هەمووی خەتەرتر بەڕاستی ئاوڕۆی پاشماوەی شار و خەستەخانەکان و مەعامیلەکان و ئەو مەنتیقەی بە تایبەتی تانجەرۆیە زائیدەن ئاوڕۆی زێرابی سلێمانی کە لە پشتی دەواازە و یەکەم بۆکسی زێرابی و دەست بۆ کات زیان لە 24 دادەمان هەیە تاگات و جەندازە بۆ ئێمە بەڕاستی زۆر گرنگ و ئەو بەرچاوڕوونیە بە گرافیک بە درۆن تێگەی بتوانین ئەوانە تەحلیل بکەین کە سوێنەدا هەمیشە کەسێکی بەرپرسە بۆ زای ماسی چێتەوە ئەجایتر کاریگەریەکان وەکو باسم کرد ئەوەی کە زۆر خەتەرە یعنی لە ئێستایە وەکو ئاماژە پێدرابوو لە ڤیدیۆکە گەرمبوونی بۆی زەوی و گۆڕینی کەش و هاوما شتێکە هەمومان ئەناڵێن بەدەستی و 8 میلیارد بڵێن هاوڵاتیە لەسەر بۆی زەوی ئەمە شتێکە هەمومان پەیوەندیمان پێوێ بەڵام وای وردە بێتەوە ئەو وڵاتانی کە بە تایبەتی ئێمە لە عێراقا لە کوردستانە لە دوای لەبەرەوەی زۆربەی کات لە شەڕابووە ئەو مەحەطانەی کە بەڕاستی دروست کراوە بۆ پاکردنەوەی ئاو و دروستکردنی پلین و ژینگە دۆست بوو زۆری کە لەگەڵ ڕێکەون لە کاتی شەڕا چاک ناکرێنەوە بۆیە لە هەموو سەرتاسەری عێراقا هەتا ئێستا ئێمە محەطەیەکی گەورەمان نییە بۆ فیلتەرکردنی ئاوی قورس زۆربەی ئاوی قورسەکانمان کە ئاوی زێراب و خەستەخانە چێتەوە سەر ئاوی شیرین نەچێتەوە سەر ئاوی شیرین نەچێتەوە سەر ئاوی ژێرزەوی ئەچێتەوە ناو خاک بۆیە بەڕاستی ئێمە بەرەو بە بێغابوونە ڕوون ئەوەی کە عێراقی کردووە بە پێنجەهەمین خەتەرترین وڵات لە هەموو سەرتاسەری جیهانە ئەو بێئاگاییە بۆیە بەڕاستی ئاڕاستەی بودجەی ئێمە ساڵانە زۆربەی زۆری بودجەکانمان بە ئاڕاستەیەکی غەڵەتا ئەڕوا بزنس زمانەکانمان بەڕاستی بە ئاڕاستێکی زۆر غەڵەتا ڕۆشتون ینی پێویستە لەم قۆڕکۆبوونەوەانە بوونیان هەبێ گوێرە ئێمە بگرن لەبەرەوەی ئێمە ئەچینە دەرەوە ئێمە سەری سروشت دەکەین ئێمە خۆمان خۆری سروشت دەزانین ئێمە ئەزانین چیە گوزەرێت من ئەزانم ئەو حەشەرانەی کە لە مناڵیە یاری لەگەڵاتن و چی بوو ئێستا نەماوە ئەجا بۆیە بەڕاستی سروشتی کوردستان ئەو بێئاگایی ئێمەیە ئەمەی خۆپخاندنەوەی کە ئێستا شاخ ئەتوێتەوانێ پێی نازانین دەستی پێ ناکەن ڕووبار بوون بووە ئێمە یەکێک لە چالاکیەکانی ڕێکخراوەکەی ئێمە مەلەکردنە ساڵانە چ کیلۆمەتر ڕانیوەین بەوە مەلەکردن بەس بۆ یعنی هەموو ساڵێک خۆ پیشاندانێکی ناو ئاوە ئێمە ئەیکەین ڕانیوە دێین بۆ مەلەکردن چ کیلۆمەتر تاکو دوکان بەس لە پێناوی ئەوەی کە سەرنجی هاوڵاتیان ڕاکێشین مەلەکردنیش بەڕاستی مافێکی خۆمانە هەموو ئاوێکی ئاو بۆ مەلەکردن بە تایبەتی ئاوی شیرین ئەمە ئەکەین
باشترین مەلەوانی لەبەروی لە چەندی قیاسانە ئێمە فێری مەلەوی ئێستا مناڵەکانی ئێمە و مناڵەکانی ئێوە ئەمنەوە تازەی کە دروست دەبێت لەوانەیە هەر ئەفسان پێش پێکەن بوون یعنی چی تۆ فێری مەلەوی اینجا بۆی بەڕاستی ئەو فرسەتانە ئێمە لە ناوە ئەبین و باسیشی ناکەین ئێمە وەکو چاناکەوە وەکو ڕێکخراوە یەکێک لەو شانەی کە ئەیکەین شاد حاڵەیە ئەوەی کە ئەبوزەرێ باسیەکەین نەڕقمان لە حکومەتە یعنی هیوادارین ئێمە ئەوەی کە باسیەکەین ئەمە ئەتاک نییە ئەوەی کە لە سلێمانی ئەبوزەرێ لە هەولێریش و لە دوڕۆکیش و لە کەرکووکیش و لە زیقاڕیش و لە شەقل عەرەب لە بەسڕەش بووە یعنی ئەوە شتێک نییە بڵێن ئەمە شەرمەزاریە ئێمە هەر باسی ئەسڵەن ئەمە قۆناغێکی زۆر 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 تەندروستە کە ئێمە تیاین کە تەرکیزمان چۆتە سەر سروشت و چی ئەبوزەرێ بەڕاستی لەبەر و پشتوانە لەبەرەوە ژیانی ئێمە ڕەبتە بەو ماسیانەوە بۆ سەرتەشی پێ لە پشتە بەقنەمان پێوە بە مناڵی یاخود گوڵ ئەستێرە ئەوەی کە بەلایکێک شەوانەمان کە دەمانە هیچی نەماوە بۆ نمونە کۆمەڵێک تێیبان هەبووە کاتی خۆی من فلامی کۆم لە چەندی قیاسانە بینیوە کاتی خۆی ئەو هەموو لەقلەخە ئەو هەموو ڕیشۆڵەیە قیاسان و هەر ئاسمان هەموو ڕەشێک کردوارە لە قاژوو لە ڕیشۆڵەوە ئێستا کەس نایەت نە تێیرێک نە حەیوانی جێی هەمومان تۆران و ئاگاشمان لێی ئاگامان لێبی بەڵام ئەبێ زیاتر ئاگامان لێبی ئەبێ وای لێ بکەین ئێمە ئەم بەستە زمانانە بە ڕووبارتەوە بە خاکتەوە بەڕاستی ئەبێ ئێمە دەنگیان بۆ دروستکەین ئیشی ئێمە وەکو هاوڵاتیان ئەگەر ئێمە باسی نەکەین ئەوانە قەت باسی ناکەن مەبەستم ئەم بزنسمانە محتەرەمانێکی ئێستا هاڵە شارتان بۆ جوانەکەین شارتان بۆکەین شاری چین بۆ جوانەکەی من شارەکەم خۆی عەیبی نەبوو خۆی ڕازاوە بوو کە دووبەی ئەکرێ بە دووبەی ڕازاوە دیە تێک سەحرایەکە تێک هەچەنە سەحراش جوانی خۆی هەیە من لەگەڵەوە شانی میانیێست اینجا بۆیە بەڕاستی تۆ بووچێکی ڕازاوات هەیە دانیشی هەڵە تاشێنی بگەیتە بە ئەوروپا ئێستا لە قۆناغێک کە بەڕاستی کارە سادە یعنی ئەوروپا بۆچی ئەتوێ بگەیتەوە بە ئەوروپا تۆ ئێمە کورد و کوردستان ئێمە لە شاخەکان پاراستنی هەتاکو ئێستا کە ئێمە ئاوماوی نەتەوانی کە تیانە چووەکو کورد ئەو شاخانەیە پەرژینی ماڵی ئێمە بەڕاستی بە تایبەتی سلێمانی درۆ کە سەیری کە ئەو شاخانەمان لێون بەسەرمان نەژێ بۆ لەبەرەوەی دابینکردنی ئاو خۆی ئاوە و قەدەری هەموو ئەمەی کە ئێستا منی تۆ بێتەوەی لەگەر ئاو نەبێت ناتوانین هەموو کۆمەڵگاکان سەرچاوەیەکی ئاو خۆی کردوونەتەوە سلێمانی ئەگەر ئاوی سەرچنار نەبوایە ئێگەی سلێمانی بۆ شکڵە دروست نابوو دەشتی شارەزوو کە مێژوەکە 11,000 ساڵە کۆترین تۆڕی ماسی لە مەنتیقەی دەستان سوور و لای قەرەبۆلەوە دروزێنێتەوە یعنی ئەم ناوچەیە بە پیترین خاکی هەبووە سەڵتوکی تیاکراوە لە مەنتیقەی تانجەرەوە تاکو 2000 ماسی تیا ژیراوە ئەمەندا ئێستا یەک جوتیاری تیان نەما و وینجەشی تیان ناڵێت اینجا بۆیە بەڕاستی ئەمەی کە لە ئێستایە ئەبوزەرێت سبەینێ خەستەخانە لەسەر خەستەخانە ئیکەینەوانە دادی ئێمە نایێت ئەگەر ئەو جوتیارانە بینینەوە خواردنەکانمان بەڕاستی بگەڕێنەوە بۆ حاڵەتە ئۆرگانیکی کە لەسەر خارێک کە ئەو شکار پێجوو ینی خواردنی کوردی خواردنی بڕنەوە ئاوا سازگارانەی کە هەمان بوو چۆن بتوانین یعنی ئەم سروشتی کە ئاوەدا تدبیر کراوە بەڕاستی دەست پێ بکەین لە مەرحەلەیەکە دەست پێ بکەین ئەگەر ئێمە باسی نەکەین ئەوانیش بەڕاستی نایە لەسەر خەم لەگەڵ ئێمە بێت ینی بە بەردەوامی شاد حاڵی سروشتەکەمان بین ئەبێ بچینە ناو سروشتەوە بۆی بزانێت چیمان هەیە کە جاریش کە ئەچینەوە کە نەمابێت بەدا خۆشی لەسەر پێیشی و توی ئیشی هەموو هاوڵاتیەکە بەڕاستی هەموو فەردێکە شاخێک بڵین ئاوە تەدمیرەکرێ بەکارێنێت ئەڵێ من پێم درا بە چه حەقێک تۆ پێ دراوەی بنیشە کە ئەڵێ هی مناوەڵانەی پێکەنی بێت جا بۆیە بەڕاستی فعلەتی من و تۆشە هی هەموو خەڵکی سەرگۆی زەویە هەمووی گۆی زەویشە ینی بەڕاستی یعنی ئەمەی کە ئێستا بۆ نمونە تورکیا ئەیکات بەنداو لەسەر بەنداو دروست دەکەن تێگەی ئەمە باجەکەی سبەینێ هەموومان هەیە نەک هەر تورکیا یا ئێران یا عێراق تۆ کۆمەلگایەک ئەجوڵێنی لە شوێنێک بۆ شوێنی کە شەڕی ناوخۆ دروست دەبێت خەڵک لە بەشی خوار و لە جنوب ئاوی نەمێنێ حاڵی حازر 7 ملیۆن عێراقی دیسپلەیز بۆ بڵێن جێگۆڕکەی پێکراوە و جوڵێنراوە لە شوێنێک بۆ شوێنیکە سەبەبەکەشی هەمووی بەبێڕەوابوونی عێراقە بەڕاستی بشکە ساڵیە اینجا بۆیە ڕێکخراوەکەی ئێمە یەکێک لە ئیشەکانمان دەستنیشانکردنی کاریگەریەکانە ئەگەر ئێمە سەباسی کاریگەریەکان بکەین بۆ نمونە باشە کاریگەری ترچیە بۆ نمونە حتا سارێکە لە ناو ئاوە ئەشۆرێ ئێمە بە کاریگەری حسێ دەکەین بەس خاڵی کەمترینی بەڵام بەنداوێکە دروست دەکرێت وەکو بەنداوی ئیلیسۆ یاخود بەنداوی بۆ نمونە مووسڵ
ئەم بەنداوانە کاریگەری زۆر ژینگەی ئەخۆکردن لە سامانی ماسی جا کاک نەبیر بمبورە. پێم خۆشە زۆر تەرکیزمان لەسەر بەنداوەکان بێ هەڵبەت ئەو تێگەیشتنەی کە قسەی لەسەرەکەن بۆ ژینگە وەک ئەوەی کە پاراستنی ینی با بڵێن هەر ڕەگەزێکی سروشت و قڕنەبوونی هەرگیان لەبەر و زیندەوەر و چڵەگیایەک ئەمە هی هەموو گردونە بە سوودی هەموو گردونە چکە خۆمان نەزانین ئەم زنجیرەیە یەکتری تاواکەن تێکشکاندنی هەر بەشێکی ئەم هاوسەنگیە کاریگەری لەسەر کۆی ئیکۆسیستەمی دنیادانێ بۆیە کاتێک پارێزگاری لە سەرچنار ئەکرێ یا لە دوکان یا لە هەر تاڤگە و چاخ و چیا و دۆڵ و بەردێکی ئەم نیشتیمانە یان لە دووبەی یان لە هەر وڵاتێکی دیکە ئەچێتەوە خزمەتی ئیکۆسیستەم دەست خۆش بێ بۆ گەیاندنی ئەم دنیابینیە. پێم خۆش بوو لێرە ئەو پرسیارە بکەم چەندین جار کە ئاگاداری چالاکیەکانی ئێوە بووم وەستاونەتەوە بەرامبەر بوونی بەنداوەکان لە کاتێکا کۆمەڵی خەڵکی کە هەیەڵێن نەخێر پێویستەکە بەنداو دروست بکرێ بۆچی لەبەروی ئەم ڕووبارە بەناو وڵاتەکەی منە ئەڕوا پێویستەکە من بەشی خۆم بەرم و بەناو وڵاتی منە هاتووە و مافی خۆمە بەڵام لە هەمان کاتابیر لەوە ناکاتەوە بە چەند وڵاتیکە بە چەند ناوچەیکە تێپەڕێ بێ مافی ئەویشە بۆی پێم خۆشە لەوە باسی ئەوە بکەی بۆچی ئێوە لەگەڵ دروستکردنی بەنداوانین و کاریگەریەکانی بەنداو چییە؟ بە تایبەت ئێوە لەسەر حەسەنکیف زۆر کارتان کرد ئەگەر لەسەر ئەوەش باسمان بۆ بکەی کە بۆچی بە تایبەت دروستکردنی ئەو بەندانە چی لە حەسەنکیف کرد لە کاتێکە ناوچەیەکی شوێنەواری مێژووی زۆر گەورە بوو بۆ ئێمە. حەسەنکیف شارێکی کوردیە لە تورکیا لە باکوور بە کوردی قساکرد زمانی دایکیانە بە عەرەبی قساکە وەکو زمانی دایک بە تورکیش قساکە هەر وەکو زمانی دایک. ساڵانێکی زۆر ئێمە ئیشمان لەگەڵا کردن هەموو باشم عەرەبیت چۆن ینی فێربوونەمانە دوایان جێڕامەوە هەتا 100 ساڵیش پێش ئێستا بە کەڵەکی کوردی لە حەسەنکیف و بە 6 ڕۆژ گەشتوونەتە بەسڕا ماوەدەکانیان فرۆشتووە ئەوەی کە باری کردی تەمە ڕووماڵات بێت ترشی کوردی بێ هەر شتێک بێت لەوێ فرۆشتوارە و کەڵەکەکەی لەوێدا کەمترە ئەو پێستی بزنانەی کە خۆشیان کردی و کردبۆ کوچوک بەکاریان هێناوە هەمووی فرۆشتووە لەوێ ئەسپێکی پێکڕی و گەڕاوەتەوە هەموو کۆمەلگاکان کە بەیەک دەکەن هەموو زمانەکان دینەکان کلتورە جیاوازەکان هەمووی ئاوایان بەستێتەوە ئاودانێت ڕەقمانەکان بەیەکەوە چۆن یەکتری ئەدۆزینەوە لە قاڕێک و بۆ قاڕێکێ هەمووی ئاوە خەتی بەگاندنی ئێمە هەمووی ئاو بوو ئەستێرەکانیشتەمە کەیەکتری ئەدۆزینەوە جا بۆیە حەسەنکیف بەڕاستی نمونەیەکی زۆر جوانی وازحە کە بەنداو چۆن تەدویری کرد شارێکی زیاتر لە 5500 ئەشکەوتی تایە زیاتر لە 4000 کەس لە ئێستا لەو ئەشکەوتانە ئەژیا هەمووی ژێر ئاوکەوتو ینی مێژوبێ گەڕێتەوە بە 13000 ساڵ پێش ئێستا ینی حتا گرنگیەکەی گەڕێتەوە بۆ ئیسلامیش زۆر گرنگە بەڕاستی بەس کەس نهاتە سەرخەت 10 ساڵ شەڕمان بوو ئەو هەموو وڵاتە عەرەبی ئیسلامیان نەهەیە وڵاتێکی وەکو چکە وازم 12 ئیمامەتی شیعەیە لێرە قەدێکیانی هەر بەگرەبین هەڵقۆڵین شتی نووساوی یعنی مێژووەکەی زۆر جوانە ینی بۆ هەموو مرۆڤایەتی گرنگ ینی یونسکۆش پێی نەوەستێەوە ئەو جۆرە بەنداوانە کاریگەری نەگەتیڤی بڵێن نەرینی زیاترە وەک لە کاریگەری بڵێن کۆمەڵە کەسێ ئەو ئاوە بۆ خواردنەوە نا تۆ سروشت بە سروشتی بێڵەروانێ لەبەرەوەی هیچ شتێکی ناو سروشت غەڵەت نییە بەس کە مرۆڤیەک زۆر بەلووتبەرزیوە کاکە بەنداوەزانی چێ با کوردیکەینەوە بەنداو یعنی کڵۆی خوێن لەناو سووڕی خوێنی جستەی تۆیە هەموو کارەساتانی کە ئێستا ڕوئەیە کارەساتانە هەبوو جاران بەس ئاوا تۆڕە نەبوو هەر لە ئاگر کەوتنەوە لە لافاو هیچی تەبیعی نییە بۆیە ئێستا عیلمیە سەمێنراوە کە بۆی زەوی کە گەرم و یەکێک لە کاریگەری سەرنجەکانی سەر گەرمبوون و تێکچوونی کەش و هەوا ئەو ئیکۆسیستێمە باڵانسایی کە تێک چۆن بەنداوەکانە چونکە دۆکمەنتری هەیە فیلم هەیە ئەمە سەرمێنراوە لە زۆربەی وڵاتەکانی بۆنمونە یونایتد ستیت لە ئەمریکا ئەو کەسانی کە تەخەروجەکەن وەکو ئەندازیاری مەدەنی و ئەوانی کە بەنداو دروست دەکەن وانە لە ئەمریکا بەنداو دروستکرد ئەچن بۆ لاتی لە ئەمریکا و بۆ وڵاتە نەکبەتەکان وانەی کە هاتۆزێ بە دواوانمانە نەگەشتن بۆی تۆڵێ بەنداو کاریگەری زیاترە وەکەوەی کە مەنفعەتی دێت کاریگەریەکانی زۆر بەس تایپیکە لە گوڵایەکێک لەو کارەساتانێکی کۆکەنە ئەو دێکۆنانی کە کلتوری توی هەمووی سەردێتەوە دیاڵەت نیکسە
چێ ئەزانێت لە پشتی سەدی دوکانەوە بۆ نمونە چەند دێمانە بۆ کاتی خۆی جا بۆیە کۆمەڵی کەسمان هەیە لە ئێستا بەس ئەو توژینەوە ناکەن ئەو شارانەی ئەوسە بۆ نەحەسەنکەیت ئێستا کەسمان هەیە 15 ساڵە بەس دۆکیمەنتی و ناوچەیەکە چۆن دەچێتە ژێر ئاوچی لەدەسەرێت بەڕاستی ئێمە کارەساتە بە دۆکیمەنتی نەکەین ئێمە غەڵەتەکانی خۆمان دەست نیشان ناکەین بۆیە سەیرێکی سیاسەتمەدارەکان قەدەمە ناکەن بۆ لەبەرەوەی ئەو خزەقتێکی زۆری لەسەرە اقتصاد بەرێتە سەرەوە بەچی باتە سەرەوە بەنداو دروستەکە تێگەی ئیتر سیلاحەکە شەڕە تۆ بخێ لە ئەرسەر من و توین ئەلێ بیوەستێنین کاکرێت نەخوەستن تۆ لەسەر حسابی من کە بەنداوی دروستەکەی بە حساب وەکوتم بەنداو ئەنواعی هەیە بەنداو هەیە زۆر دۆستی ژینگەیە حتا ماسیش ئەتوانێت فیش لەگەر یعنی پەنجەیەک دروست دەکرد بۆ ماسەکانیش ئەتوانێت بگەڕێتەوە سەر ماسی قەشقۆڵی بەچی بچێتەوە ئێرە بەچی بچێتەوە سەردەشت و مەنتیقەی پاڵ و تێگەی ئەها و مەنتیقانی کە سەرچاوەی سازگار ماسی لە بەحری دوکانە ئەگەڕێتەوە تا ماوەتە ڕوا لەوێ گەرادانێت لەوێ ئاوەکە سازگارتر و فرێشتر بۆی بەڕاستی ماسی پێویستی بە ئاوی سازگار و فرێشەیە قەت گەرادانانێت لەو ئاوەگەرمی دوکانە چونکە بۆیە تو کەت بەنداوە دروست کرد هەموو تەبیعەتی و ناوە ئەگۆڕی لە حرارەتی ئاوەکە لە کوواڵەتی لە کوارتەتی هەمووی ئەگۆڕێت منتیقەکەت ئیتر ئەبێ منتیقەیش کرد بۆیە ئێستا و کەسانی کە پێیان خۆشە ئەخیر ڕووباری سەربەستمان کە ماوەتەوە لە کوردستانە ڕووباری ئازادیە کە بە خەرندەکانی ڕەواندوو زاڕوە هەمووی خۆشیان پێ لەو بەنداوە دروست دەکرد کە ئەخیر ڕووباری سەربەستە ئێمە هەمومانەکەوە یەک ڕووباری سەربەستمان نەماوە جا بۆی ئەو کارە ساتانی کە لە ئێستا ئەخۆ پێڵێ علمیان پروف کراوە سەرمێڕاوە کە بەنداو بە تایبەتی بەنداوی وەکو دوکان بەنداوی مووسڵ خەتەرترین بەنداوە لە هەموو سەرتاسەری جیهانە چەند ساڵێک لەمەوە بەرترسی ڕوخانی لێ هەموو ڕۆژێک بەتەن کۆمپانیایکی ئیتاڵی چیمەنت و سەتڵمەنت دەکاتە بنیگەرەکانە بۆی 6 ملیۆن عێراقی لە مەترسیایە لە ئالوودەقە ئەو بەنداوە بڕوە بەڵام ئێستا بەنداویش کیان بەدەستەوە لە مەکحول لەوێ ناڵێ کەس بچێتە سەریسە هەولی ئەوشمان ناوە دۆکمنتیەوە کرد بە حساب ئەمە ئەڵتەرناتی پلانی بیە ئەو بەنداوە بڵێویتر جێگریەوەی بەنداوی مسلمانێ لە حاشتاکانە کە دروستیەکەن دیزاینەکەن زۆری پێڵەن کاکە حزبی بەعزە و کاتات هەموو شتێک بەرگین دەکاتە ها لەنی هەولێری بە تۆپزی پێش ێڵێن ئەڵام بەنداوە شوێنەکەی باش نێمان هەر دروستیەکەن جا بۆی بەڕاستی ئەم بەنداوانە ئێمە تەمەنی چیمەتۆ نازانین کاکێ ئەمە 100 ساڵە ئێمە تەحولی لەگەڵاکەین بۆیە هیچ ئامادەکاریەکمان لێ لەسەری دوکان لە بەندەگیرەکەم پرسیوت هیچ ئامادەکاریەکتان هەیە بۆ لە 2050 چۆن ئەو سەتڵمەتانە چۆن بەنداوەکە پاکەکەن ئەو کارەساتی کە لەوێیان لە ژێرەوەمان جا بۆی ئێمە پلانی استراتیژی لەم وڵاتەوە لە دوایینەوەکانەوە لەبەروی زەختمان نەکرد خەتاکە من ئەگەڕێمەوە بۆ خۆشم بەڕاستی ساڵانێکی زۆر ئیشەکەم جیاواز بوو بەڵام ئیشەی کە ئێستا ئیکەین تەواو ناتوانین واجی لەبێت لەبەروی تەواو نەبووە ئیشەکە تەواو نەبووە ئێستا من بەڕاستی نەهاتوم ئەمڕۆ بە ئێوە بڵێم چیمان کردووە چی ئەکەین نا لە ئێستایە بە خۆشحاڵیەوە لە قۆناغی چارەسەرەکان زۆر تورکیا بەڕاستی پێم ناوەستێت لێمانە بەس دەتوانم باسی بکەم 22 بەنداوی گەورە لە پەنجاکانەوە دیزاینی بۆ کراوە لە لای حکومەتی تورکیاوەمان ئێمە خۆمان ئامادە نەکردبوو بۆ ئەمە لیسۆ یەکێکە لەو بەنداوانی کە تەواو بوو ئێران عینەش زیاتر لە 15 بەنداوی گەورە لە 12 ساڵی ڕابردووە دروستیەکان بەبێ ئەوەی کە زۆریان خۆشێنەڵە ئێوە دانیشن ئێمە شتان بۆ ئەڕوێنین بۆتانەنێری پارەکەی بە اقتصادی ئێمە بەبەر زیاتر بڕاوم تۆ یعنی زای گوتیوە هەنگێک پێی بڵێ وەرەمەچۆ بۆ دانیشن یعنی ئەمە هەنگەکانتانمێنون مرۆڤ ئەوەی جەوهەرێکە هەیەی ئیشکردنە جوتیارێک کە تۆ جەوهەرەکەی نەما باوەڕکە لە گۆپتە بەحر زۆر وات هەموو پیاوە پیرانە فەقیرانە لەبەر سێبەرەکان بن دیوارەکە دانیشتون مەعاشێکی کۆنی ئەیلی و لە شوێنێکەوە هەیەی ومانە بۆت باسەکە بۆچی ناچێتەوە عەرزەکەی فرۆشتۆ بە خەساڵی چەولم ئێمە کە ئاوەکانمان نەمێنێتە تاو وردە شاخەکان و وردە کلتوری ئێمە کامەیە یعنی کەسێک جێتەڵێ پێپشان لە کوردی وڵای نازانم کە کەسێک بێت ئەم وڵاتەوانی حەزەکەم بەستە نازانم ئیشەکەم زۆر قورس بێت ئەبێ بیگەم بۆ مەنتیقەی هەڵبوون و سەکران و قوڵای ئەسلی هینی پێپشانە ئەو ژینگەی کە پیزنێتەوە کەڵێن ژینگەی مێشکش بڵێ ئێستا بەداخەوە لادیەکان نیشتماوان لێکردووە لە لادیی بوونی خۆیان قەلاق کە سەرچاوی ژیانی ئێمە لای ئەوانەوە لە گەرمیان منتیقەی باڵەکایەتی من چی لە ماجدی مۆکە بە کلتوری من نییە تۆ شاخەم بۆ توێنی بۆ یاخۆ ئاوەکەم
ڕووباری سەرشتار من کە هاتمەوە بزانی چینایی پێکە ئەوە بۆ من بەهەشتێ بوو هەموو خەوەکانی من لەوێ بوو هەمووی تیاچوو چەندی کەنەکەەوە وەستا سەباح لێرێ بێت وەستا خەریکی پرۆژەیەکی کە باسی چارەسەرە کرد بە خۆشحاڵیەوە کە وەستا سەباحش لێرێ ئەمڕۆ ئێستا لە قۆناغی چارەسەرین خەریکی پرۆتۆتایپێکی پرۆژەیەکی نمونەی جوان بۆ ئاوی قورس بەس لەبەرەوەی ئەم بێزەوقانەی کە زۆربەی زۆریان زۆر بێزەوقن بەڕاستیش کە شار ئەبن بەڕێوە ئێمە مەسئولیەتمان ناوێت زۆر بێت تامن یانی بەڕاستی ئەمانێت تۆزە زەوقیان ئاراستەکەی بگۆڕی بڵێن کاکە وەرە ئەمەی کە تۆ ئێستا ئەیکە ئەمەی کە لە ئێستاە ئەبوزەرێت و پێمەڵی شارم بۆ جوانەکەی نا وەرە من پێکەڵم شار لەکوێیان ناشرین بووە ئەوم بۆ جوان بکە دوایمن شاخێک هەر بەدێ دوایی دەست پێ بکەرەوە چون ئەکسێسیانی ئەم برادرانی کە لە ماوەی پێشوە هاتن لە پشتی مایکەکانەوە پرس کۆنفرانسیان دەکردومانە بە قاتوەها مەز زۆری تەندروست دیارنەوەمانە ڕێک دیارە خۆر زۆر لێی ناوەمانە بۆی ئاگان لە وەزعەکە نیە شار چۆن جوانەکەی بابێن بۆ لای ئێمە پێیان ئەڵێن چۆن جوان ئەکرێت و یارمەتیشیان لەگەڵ بەستە سەباحا بە خۆشحاڵی و ئەو پرۆژەی کە ئێستا دروستمان کردو نمونەیە بەڵام وعدی گەرنتی ئەوە ئەین کە ئێمە ئەتوانین هەر بەو کەپاسیتیە بۆ سکێڵە تێگەی ئەتوانین ئاوی زێرابی سلێمانی حل بکرێت ئەو بۆکسە سوورخانەی کە تاوانیان نەکردووە پشتی دەروازە هەر ئەوە دەست پێ بکەرەوە بە دوو کۆمپانیایان نەکرێت بە دوانیان نەکرێت بڵێ ئەل ئێستا ئەو تۆزەی شاخەکان بۆستێنە وەرە تەرکیز کرد مەچینەکانت بخەرەگە هەتاکو عربەتی پشتی سەیتەرەکە عربەت کات خۆی لەوێ بوو لە فەرەجاوە بوو محەتەمان هەبوو لە دوای نەوەکان تاڵامان کرد و محەتەی ئاوی قورس بەشێکی پۆشۆنێکی سلێمانی ئەو کاتە بە شەرتی شار ئاوا گەورەش نەبوو ئێستا 2 ملیۆن و 2 ملیۆن لە ئێستایان لە خەستەخانە زەڕوتن ئەومان خەڵکی دەربەن خەڵکی دەرمیان لە بەشی خوارەوە باجە قورسەکە ئەوانەیە بەس حسابیان بۆ ناکەیت کە هەمووی براوە کەس و کاریە خەستەخانەیان بۆ کێنەوە خۆمان لە وەزعەکە ئەدزیین ئەزان کوچی وایە ها دابنەوەی نەبیرە خاتەوە چاڵە گەورەکەی کە خەڵک دەکەوێتە ناوی ئەچی خەستخانەیە لە تەنیشتێکی لە باتەی چاڵەکە ڕاکەین جا بۆیە بەڕاستی لە ئێستایە نە خەستەخانەمان پێویست ئەوەی کە زۆر زۆر زەڕورە بەسە خەستخانە بەس ئەم هەمووی تێری تیجارەت هەیە و حرەکات زۆریشیان باشە لە ئێستایە ئەوەی کە لە هەمووی گرنگترە بەڕێی من هەمووی بۆستێنێ هەمووی پاکە مزگەوت هەر هەمووی بۆستێنێ ئەم ئاوی پاشەڕۆی سلێمانی پێی حل بکرێت تۆ بە نمونەیەکی هەموو شارەکانیکە و پاشەڕۆی سلێمانیش کرد گەورەترین پاشەڕۆی لەگەڵ هەموو شارەکانی کە مقابلەیەکی لای بەدەتانجەڵەوە لەبەروی لە تەنیش ئاوەکەی ئەو منتیقەی بەپیترین خاکمان هەبوو لەو منتیقەیە یاکە شاعیرەکانمان شاعریان لەسەر بوو ئەو منتیقەیە بەهەشت بوو بڕۆ ئێستا سەیریکە هیچی شتیان ناژی گونجەشی تیان نەبوو جاویستم هەر لەسەرەوە پرسیارێ بکەم ئەو کاتێک یەکێک لە بەشداربوانی فیلمەکە قسەی کرد من هەرەونە فریان کەوتم بخوێنمەوە ئەگەر هەڵێت کا بۆم ڕاستکەرەوە ئەڵێ لە 30 ساڵ ئەبێ هیچ جوتیارێک کشتتوکاڵی لێرە نەکردووە طبعا من نەزانم تەڕی لێ هەندێک لە سەوزە و ئەوانەی لێ ماوەیە کێشە دروست بوو کە ئاینوت بە ئاوی قورس ئاوەدرێ بە ئاوی تانجەرۆ ئاوەدرێ پێم وا بۆ حکومەت ماوەیەکە ڕێگری لێ کرد دوایی نازانین نەتیجەکەی چی بوو بڵین دەرەنجامەکەی چی بوو بەڵام یەکێک لەو کەسانی کە لە فیلمەکە بەشداری کرد باسی لەوە کرد ئاماژەی بەوەیە 30 ساڵی شەبێ کشتتوکاڵ نەکراوە و بەڕێزی شت باسێکی کە ئەمە شوێنێک بۆ ناوچەیەکی کشتتوکاڵی بووە و ئێمە شوێنی دیکەشمانەیە کە ناوچەی کشتتوکاڵی بووە پرۆژەی نیشتەجێبوون و پرۆژەی کەی لێکرا و ئێستا هەمویان بوون بە بلۆک و کاشی و ئەوە بابێمە سەر تانجەرۆ ئەم دۆخەی کێسا لە تانجەرۆ ئەگوزەرێ من نەزانم بەرپرسیارەتێکی لە ئاستێکی زۆر بەرز و ئێمەشین چونکە هەر خەڵک بۆ خۆی کە ناڕزایی دەربڕێ و داوای چارەسەری کرد ئەمە هێزێکی زۆر زۆر گەورەیە وەکو ڕێکخراوی بەڵێ وەکو ڕێکخراوە ژینگەیەکان وەکو ڕێکخراوی پارێزەرانی ئاوی عێراق کوردستان ئێوە پێشنیاری چارەسەریتان چییە؟ من نەزانم دەستان پێ کرد و ئێستا ئێوە لە قۆناغی چارەسەریان چارەسەری یەکەم بۆ خەڵک چونکە بەڕاستیەوەی کە خۆی بەخاوەنی ئەم سروش تازانە بێ خەڵک بێ دواتر بۆ ڕێکخراوەکان و بۆ حکوومەت چۆن چارەسەری ئەم قەیرانە ئەم سکانداڵە بکرێت کە ئێستا لە تانجەرۆیایە بزانم پرسیارەکە زۆر چارەسەر ئێمە نەمێنین خۆیەوە ئیتر ئێمە خۆی کێشەکە لەکوێ ئێمە وسکرد نابین لەبەرەوەی بەڕاستی من احتراف بەم مینە ناکەم بە هیچ شێوەیەک ئەگەر ئاوەڕۆی شارەکان حل نەکرێت بەڕاستی تا سبەی لێت با بڵێن وتیری پێنجەستێرە با ئەستێرەشم بۆ بکاتەوە بن یەکسەری لەمەوە بکاتەوە
جابوا يوم برادراني كسيري كارساتك تانجروج نيها كارساتك الاستيماني ودسبك على سشنارو ولا هو الأوسكار اللي بشتور بس أو بوكسي زرابة عرب كده دانيش كشمانا ولا قياسات يبشتي جوازه وكراوة توقع تأوي عملت لدوزار بدأ سعر كيف لما يوم تشوش ماوي بيجي واستمرار واي صالح واستمرار تأسنا شو متوقع سلوكي قبل قوريان دروس كده ما مثلا لازم أقرأ قدام يجلا لا تشقق ودسان بيجت أم دو بوكس السوقية لبشي دسي راسي مبارك ودسي شكل مباركة باشا كسليمانيا كأوبر رافريدا أم زراباني منطقة كان هاوي بوكس بيت بجتو سب أم دو سوقية قوريو قبل برو فرجاوا اللي لما حقيقة كان تصوير بيتو دي سنة لصاح هشتاي بعد قصتي ليه بكريت مجنيتو ويلي بيشاو بوارنو باشياو بزرعات باشياو بزرعات بس كاريجرين يعني بورنو إنجا ليو دس بيكاد يعني شهر السري شاشة دسان بيك وأزانين شاشة كان شيء يعني إهمال كذا بوي براسي برا من أمانش يعني أوان هم الدنيا وأوانيك السيستم بنبرر برسل نبرر إني والله السيستم دائما بم قندليا رون يعني مشكلني بس بيدش لبلاط لا شارع حتى لندن شارع ما حرس معني لا ثم ريفر لندن يجي الدنيا خطريات وشيء فوري حكمة تيجي إما كشفيكي سلطة جابو حرسي يعني لهم الدنيا أم هنا هي كم ترخمي برو بدني سيستم بس شيء منو توي وكل على كوان وكل كسب مشكلة يعني شتجنيش على كوان بتو دكتور يجبو يكشف بس هاورابا لقوا منها هنيك دسيكم بري يعني متيكم استوى الصباح كبيكو إيشكي وكو الصفل إنجي ومهندسي شيء مدني كسر شيء إيشكاني خوي جوازه بلام يارمتي منيش على قالا على أول من أتواني مشكلة مو قالتي يارمتي من دروسي كي زوربي كات شاوري وحفتي عقبت أو فلا ما يعني حفتي وفا إيشكام أنا خيني وحفتي يعني منيش إيشي كشكامو بس لفالش عقدارنا شي نعملو شي راوة كريو شي خانون زكاة دارستانا كمان براستي تو والله اللي مرتي يعني راست خربتي بوس وشتوان يعني بروسي أهم نخوش السيد وسمريه هم يحرفيش ام اس وام اي ام اي نازل في ضلين تيجي او مسكفاتش هم ماركتينج كذا جيب كم بوشاكر وخست خانه وخست خانه يوا من هذا حتى شخص كذا نعلم نخوش نبو او كذا بس استزور واضح واضح إنجا أو كارساتي كي ملا سروش تاي خور خيرين همو يخواردن ولنا خاك ولنا جستو لكلتور معنا أيبينينا يعني السيدي ك برزورش تقراو يعني اشتكان همو كان يقراو نعلم تو مع الراس تقينا كتقرداو داش نشتي دوكالا كشي نالي يسأل همو الدنيا بالراس دي عكشي كداري زور جدي أنرنب ويكا بس هستي بيبكي قبلي أم قريك أم جاري لا مع الراس تقينا كمان تبرنا وصعبتني لهم شرك هذه تريد شفت كاريجري زيادة الأمر بالراس أم سروش تقدانا يعني درونيا ني تيجاوي تناس أنا خلش تفشون هستي بيكا من عند درونيا نعم تدمير مالك شاك كر أسمان خليك أو رجب برادرك مالم كاكبرب خوري كيزو خوش ما يجلس أمانه وتي والله دو بنابر وتي لدرو يدوكانا كم مش بس أو دو بنابر سكراوة توانية تيجي لتنشتو خورنا يا لدوكانا كيلو يتبقى مدو تبقى قانوني هي تواني تجيبي بمحكمة وما قانوني زور جوان مانه يا ساي زور جوان مانه يا ساي يزبوني جينجر الرجيدان أو دزيني أو صورة جواناني كسروش تبودم نباني شهر صار ألم زارع أجيال ألم خاتي وازم شوار بو هم يعني إسلام لبيرة مقولون ها سيرك كيتو شاخر هستام سيرك ولا بنجرة كم هو أم باكتاورت يجي أو قاعدة دروس بو كبيرة مقولين إخوان أو الرجال هستام بيرة مقول سيرك بيرة مقولون ديارنا ما أمانة إتبت لسيمان نوسي جم بس إنه أو بعجبوني كتو صورة كانت لازم من بوشي لو حق الواصل كبنجرة كم أخوان ما جوج أخوي لو حياته إذا شكل اللي بيعت ولا قال إستاهل نما ينام كأشين السروش تواني بوقلايا ناتين ناوي كإما أشين بولمون باوركا هموش تكد بودابينك هاد لإيمان دارتي ولا تندرستو يعني جواترين شنوي دروني توي لا تشلشي ناو شار يعني أما بتيجي إمامي حلية الله تناشونك بولش يدل تتياب كيس دوشة
جابوی بەڕاستی کەس دینیەکانیش لەم بیشە کەسێکی ئاینیشمان هێناوە یعنی بەڕاستی وەزعەکەەوە ئەبێ دەست بۆ هەمووی بەرێنێ ئێمە شتێک نییە بڵێ ئەو هەمووتە جوانە هەیە ئێمە دینەکە پەروەردێکی کەچی تەطبیقیدان بوو بەرە نامێ زۆر ئەگەر کەسیارە شتێک هەبێت دەستخۆش بەس بەنداو خراوە کاریگەری زۆر نەرینی هەیە لەسەر ئێستا لەوانە کاتمان نەبێ هەمووی باسکەین بۆ سکێڵ بەداو لەسەر دەمی حامڵابیەوە هەبوو بەڵام بەم شکڵەنە حیواناتیش بەنداو دروستەکەن بەس بەم شکڵە ناکەێمە دروستێ لەسەر بیڤەر نازەم چی پێڵە گۆڕ هەڵکەن و لە ئاوا ساڵانە پێشوی زستان بێت بەنداو دروستەکەن بەدار و چفتۆ ئەیهێنن بەس بەم شکڵە ئێمە هەموو زەحنیە بەڕاستی کە مرۆڤایەتی دەستی هات دەستخۆش زۆر سوپاس بۆ کاک نەبیل پاترێکی گۆڕا زۆر سوپاس بۆ کاک نەبیل ئێستا ئێمە ناوەکانە نووسین هەر بە ڕێزێک سەرنجێک تێبینێت پرسیارێکی هەیە لەسەر بابەتەکەی کە کاک نەبیل پێشکەشی کردووە ئێمە دەست بە ناونووسی